سەرنجام پاش 2 ڕۆژ مانەوەی لە نەخۆشخانە بڕیاری شەهید ئاسۆ گیانی لەدەستدا. پەیوەستبوونی بڕیار و باوکی بەیەکەوە چیرۆکێکی بێپێشینەیە کە باز لە خۆشەویستی نێوان کوڕێکی 4 ساڵان و باوکی دەکات. تامەزرۆیی بڕیار بۆ باوکی بە جۆرێک بوو کە نەیتوانی مانگێک بێ باوکی لە ژیان بەردەوام بێت و وەک خۆی هەمیشە وتوویەتی من دەمەوێت بچمە لای باوکم و زۆر بیری دەکەم. زۆر بیری باوکیە کرد، هەر تەڵەبی باوکیە کرد، چونکە پێشتر زۆر هۆگری باوکی بوو لەگەڵی قسەیە کرد. بڕۆ کەنجا ئەگەر بڕۆشتایەتەوە بۆ دۆم ئەگەر جارێک جاروە هەبوو هەر پەیوەندی بە منەوە ناکرد، بەڵام لە ڕۆژێکە 10 جار پەیوەندی بەوە کرد، بە ڤایبەر قسەی لەگەڵا کرد. ئیتر زۆر هۆگری بوو، تەڵەبێ کرد ڕۆژانە ئەویت مۆبایلەکەی هێنا نێزانیەوە ڤایبەرە، ئەویت ئیلا بەم بەرنامەیە تەلەفۆن بۆ باوکمەکەن من بە ڤیدۆ قسەی لەگەڵا کرد. ئەمانوت کاکە چیتەوێ؟ وەرە با بچینە دەرەوە ئەدبین بۆ پارک، ئەدبین بۆ جێگاوی دەسم لێمێن، باوکم چۆن مرد با منیش وا بوو، با منیش بمرم. خۆی 4 مناڵی هەیە، بەڵام بڕوا بکە ئەم لە هەمویان بچووکتر بوو، بەڵام ئەم لە هەمویان گەورەتر بوو، لە ئەقڵا، لە دڵا، لە خۆشەویستیە. ینی ئەمەنە هۆگری بوو کە خۆی ناگۆڕی لە پێش دەرگاکە لە دەرگاکەیە نهاتیتە دەرەوە چی کرد؟ ئەی باوکە گیان خۆمە گۆڕم هاتمە دەرەوە تۆ تۆزە خێرا، ینی لە ڕێگا بوو تەلەفۆنێکەوی بۆ نهاتیتەوەی تەوە لە ڕێگام ئەوی تۆزە خێرا بکە، ئەی بۆ لێی ناخوڕی دە تۆزە خێرا لێ بخڕەوە چییە؟ ینی ئەمەنە هۆگری بوو، ئەمەنە دڵی لای بوو، ئەم هۆگریەوەی کرد بڕوا بکەی ئەو ملەی کە ئاوای لێ کرد بوو وەکو ئەڵێ ملیشکاوە ئاوای لێ کرد بوو ئەو سەری بەرز نەکردەوە لەم سەردەما کە ئەڵێن ینی خۆشەویستی نەماوە. ئەمە پێشانمانی ئەمە موعجزەیەکی گەورە بوو، پێمانیوێت هەر کاتێک درەنگ نییە بە خۆشەویستی، ئەمە خۆشەویستیە. چیرۆکی بڕیار و باوکی لە پاش نەخۆشکەوتنی بڕیار بە خێرایی تۆڕا کۆمەڵایەتیەکانی تەنی پاش مردنیشی وێنەی بڕیار ڕووپەڕی تۆڕا کۆمەڵایەتیەکانی داگیر کرد و کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆی داهێنا کە سوکاری بڕیاریش سوپاسی هەڵوێستی هاوڵاتیان دەکەن. بەس بەڕاستی خەڵکی بەڕێزی کوردستان زۆر بەدەمی ئێمەوە بوون، کارێکی وایان کردووە بەڕاستی بڕیار و باوکی بڕیار و باپیری بڕیار مام جەلال ماسۆیی هی خەڵکی کوردستان و هی ئێوەیە، ئێمەش فەردێکی نوەکو ئێوە سوپاسی هەمووتانەکەین ئەوەی کە زۆر زۆر گرنگیدا بە ئێمە لایەنە سیاسەکان و کارمەندانی حکوومەتی هەرێم بە تایبەتی خەستەخانەی شار. پرسەی بڕیار بە بەشداری هەزاران هاوڵاتی و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای حکومی و حیزبی بەڕێوە چوو. بڕیار مشتێکە لە خەرمانی ئەو هەزاران منداڵی کە پاش لە دەستدانی باوکیان لەگەڵ خەمێکی قوڵ ژیان دەکەن کە بەشێکیان بە بێدەنگی مردوون و بەشێکی دیکەشیان وەک دەوترێت هەر ڕۆژەی مردنێک دەچێژن. بەو کەسانی کە دەڵێن کەس بۆ کەس نامرێت پێیان بڵێن وەرن سەرێک لە گردی سەیوان بدەن و ببینن بڕیار تەنها پاش 25 ڕۆژ لە مردنی باوکی بنەوەبارگەی پێچایەوە و هات لە تەنیش باوکی ڕاکشە. چیرۆکی خۆشەویستی بڕیار و باوکی چیرۆکێکی بێکۆتایە کە تەنانەت مەرگیش نەیتوانی کۆتایی پێ بهێنێت. جیاواز لە هەموو ڕوودا و چیرۆکەکانی دیکە کە مەرگ خاڵی کۆتایی بۆ دادەنێت، بڕیار و باوکی مەرگیان کرد بە پردی پێکەوە بوون و پێکەوەمانەوە و بەردەوامی خۆشەویستەکەیان. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سەرمەزاری بڕیار و شەهید ئاسۆی باوکی لە گردی سەیوان سلێمانی.